ئەدەب و ئاکاری موسڵمان لە بەکارهێنانی تەلەفۆن و مۆبایلدا گوێچکە بەخشیەکی هەستیار و گرینگە کە خوای گەورە بە بەندەکانی خۆی بەخشیوە. ئەم دەستگایەش دەبێت لە گوێبیستنی شتی خراپ و ناپەزێ بیپارێزین و نەیهێڵین بە گوێبیستنی شتی خراپ و ناپەزێ و حەرام ببێتە بەڵگە لەسەرمان لە ڕۆژی دواییدا. دیارە تەلەفۆن و مۆبایل لە ڕۆژگاری ئەمڕۆماندا بۆتە پێداویستیەکی ڕۆژانە کە دەبێت بە باشی بەکاری بهێنین و کاریگەرێکی خراپی لەسەر کۆمەڵگادا نەبێت. مرۆڤی موسڵمان کە پەیوەندی بە کەسێک دەکات دەبێت ڕەچاوکردنی بارودۆخی ئەو کەسانە بکات کە پەیوەندی پێوە دەکەن، نابێت لە کاتی نووستن و کارکردندا یان لە کاتی بەیانیەکی زوودا یان لە کاتی شەوێکی درەنگدا یان کاتێک دەزانی وەختەکە وەختی نوێژە نابێت لەو کاتاندا پەیوەندی بکات. مرۆڤی موسڵمان نابێت موبایل و تەلەفۆن بکاتە ئامێرێکی گاڵتەجاری و سوحبەت و هەروەها نەکاتە مایەی هەراسانکردنی خەڵک.